بۆچی پێشمەرگەکان دوای تەمەنێک خەبات دەبوو نەجاش؟ هۆکارەکەی چی بوو؟ پشکۆ نەجمەدین لە کتێبی ئەزمون و یاددا دەڵێت عەلی مامە حەمە لە ڕاڕەوەکەوە هاتە ژوورەوە وتی عومەر عەرەب و نەوزادی عەبەی تەقی و سەلاح چاوزەقیان هێناوە بۆ زیندان. ناوی عومەر عەرەبم بیست بوو، دەزانم کەسێکی زۆر ئازا و قارەمان و فەرماندەی کەرتیش بووە، ئەوانی تریش فەرماندەی مەفرەزە بوون. عومەر کوڕێکی گەنم ڕەنگی باڵا ناوەنجی بوو. عومەر وتی مامۆستا ئێوە بۆ گیراون، ئایا ناپاکیتان لە شۆڕش کردووە؟ منیش وتم هیچ ناپاکیەک لە گۆڕێدا نییە. تۆ پێت وایە ئێمە شتی ئاوامان کردبێت؟ ئێمە تەنیا کێشەی فکری و سیاسیمان لەگەڵ کۆمەڵە و یەکێتیدا هەبووە. ئەوتی ئاخر ئێوە بۆ ئەوەی شۆڕش تێک بدەن پەیوەندیتان بە مخابەراتی عێراقەوە کردووە و 2 ملیۆن دینارتان لە بەعز وەرگرتووە. چۆن زانیت و کێ وایوت؟ تەنیا بە منیان نەوتووە، بەڵکو بە تەواوی پێشمەرگەکانیان وتووە کە ئێوە ئاواتان کردووە وەوتیان کە بەڵگەمان هەیە و هەر کەس بیەوێت ئەوە ئەتوانێت بیبینێت. پاشان من وتم ئەی کەس چوو بەڵگەکە ببینێت؟ عومەر وتی لەم شۆڕشە و لەم کەژ و کێوە و لەم ژیانەی کە بێ لە یاسای خوێن و چاک هیچی تری تێدا نییە، تۆ پێت وایە کەس بوێری ئەوەی هەبێت بڵێت بەڵگەم نیشان بدەن؟ ئەوان خۆیان لەسەر سووکە گومانێک خەڵکی گول لە باران دەکەن. ئێستا ئەگەر بێت و ئێمە بمان وتایە وانیە و کوا بەڵگە، ئەوە پێت وایە ئێستا ئێمە زیندوو بووینایە؟ پاشان عومەر باسی خۆی بۆ کردم کە چی بەسەر هاتووە و چەندێک پێشمەرگە بووە. دواتر باسی ئەوەی کرد کە بۆچی گیراوە. عومەر وتی کارێکمان کرد بەڵام ناچار بووین، ناچاری ئەو کارەی پێکردین، ژیان پێی کردین، هەژاری و بێدەرامەتی و سەختی ژیانی خۆمان و خێزانەکانمان پێی کردین. لە کاتێکدا هاوڕێکانی من مەبەستم هاوسەنگەرە پلەدارەکانە، نیو ئەوەندەی من چالاک نەبوون و نیو ئەوەندەی من شۆڕژگێر نەبوون، بەڵام ژیانیان نەک هەر باش بوو، بەڵکو ئەوەندەیان هەبوو کە لێیان دەڕژا. ئیتر منیش ناچار بووم و کردم. منیش وتم چیت کرد عومەر؟ ئەویش وتی چوینە شاری سلێمانی و دکتۆر مەحموود باقرمان فراند و لە ماڵێکی چۆڵ لە سلێمانی دامان ناو داوای پارەمان کرد. بە ئۆتۆمبیلێک فراندمان و دواتر داوای پارەمان لە ژنەکەی کرد. ژنەکەی بە مخابەراتی وتبوو بۆیە کارەکەمان ئاشکرا بوو. دکتۆر دۆستی نزیکی کاک نەوشیروان و مامجەلال بوو و بەم دەردەگەیشتین کە ئێستا تێیداین. آخر دەوڵەمەندەکان هەم دۆستی بەعس و هەم دۆستی شۆڕشیشن. مامۆستا من ئەترسم گول لە بارانم بکەن، هەندێک شتم بیستووە کە بەنیازی شتێکی ئاوان. ئیتر ئەوە ئەو کاتە بوو کە عومەر عەرەبی برسی پەنای بۆ ڕاکردن برد و پێش ئەوەی ڕابکات پلانەکەی خۆی بە من وتی ئێمە هەرسێکمان ڕادەکەین و دەچینەوە بۆ سلێمانی و خۆمان تەسلیم دەکەینەوە. منیش وتم وا مەکە، تۆ چەند ساڵە پێشمەرگەیت، ئەویش پێشمەرگەیەکی ئازا و بوێر و مێژوویەکت لە پێشمەرگایەتی هەیە، تۆ هیچ شتێک نەماوە دژ بە بەعس نەیکەیت. لە دڵی خۆمدا وتم وای چه شۆڕشێکی سەمەرەیە، کەسێک بە هەموو ویستێکی خۆیەوە دەبێتە پێشمەرگە و سنگی بە فیشەکەوە دەنێت و یاری لەگەڵ مەرگی خۆیدا دەکات. دواتریش ناچار دەبێت کە ببێتە جاش و لە سەنگەری دوژمندا بە هەمان تین و تابی پێشمەرگایەتیەوە دژایەتی هاوسەنگەرەکانی بکات. عومەر وتی بەڵێن بێ کاری خراپ بەرامبەر ئەوانە بکەم کە بەم دەردەیان گەیاندم و کاری باشیش بۆ ئێوە، هەرچی لە دەستم بێت درێخی ناکەم. عومەر هەستا و ئەم لەو ئەو لای ماچ کردم و ڕۆشت. ڕۆژی دواتر و دوای چێشتەنگا عومەر و هاوڕێکانی لە زیندان هەڵاتن و ڕۆشتن بۆ ناو ڕژێمی بەعس.